زیاتر لە 3 ساڵە بەغداد شایستەدارایەکانی کەرکووکی نەناردووە و ئێستا کەرکووک ملیارێک و 500 ملیۆن دۆلاری لای بەغدادە کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە چوارچێوەی بودجەی پەرەپێدانی هەرێمەکان و پەترۆ دۆلار وەکو قەرز لای وەزارەتی دارایی بەغداد ماوەتەوە. سەرۆکی لیژنەی نەوت و وزەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت بەغداد شایستەدارایەکانی شارەکە نانێرێت، ئەمەش لە کاتێکدایە کەرکووک 2 ملیار دینار قەرزاری وەبەرهێنەیەکی کارەبایە، بەڵام بەهۆی نەناردنی بودجەی کەرکووک لەلایەن بەغدادەوە نەتوانراوە ئەو بڕە پارەیە دابین بکرێت. مەسەلەی پەترۆدۆلاری کەرکووک کە لە بەغدا ماوەتەوە دوای هاتنی شەڕی داعش تەمەن ڕوویداوە لە 2014 مەسەلەکان ئیسارە کراوە وای لە هات کە پارە نەیە ئەگەر 2013 هات بەس نیوەی 2013 نەهاتووە 2014 2015 2016 ژوا لە کۆتایی 2016 هیچ لەم ڕەپارانە نهاتوە کە بڕەکەی بە تەنمی ئەقالیم نزیکەی زیاترەکە لە ملیار و نیوەک دۆلار. طبعا لەوە هیچی نەناردووە بەنسبەت هەرێمەوە کەرکووک قەرزاری هەرێم نییە بەڵکو واتایشتر قەرزاری وەبەرهێنێکە کە ناوی ئەحمەد ئیسماعیلە ئەو واژووی لەگەڵ کراوەیان بەڵێنراوە کە لەگە ئەو کارەبای کەرکووک بدا لە مقابلەوەیە کەرکووکیش پارێ بداتێ. سیاسەتی دارایی بەغداد بەرامبەر کەرکووک وای کردووە زیاتر لە 200 پرۆژەی خزمەتگوزاری لە شارەکە پەکی بکەوێت و ئیشیان تیادا نەکرێت. ئەندامێکی لیژنەی دارای ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕای دەگەێنێت لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە تاکو ئێستا بەغداد شەڕی سیاسی لەگەڵ کەرکووک دەکات بە وتەی ئەو کەرکووک لە نێوان بەرداشی بەغداد و هەولێر زیانمەندی یەکەم بووە. ئێمە لە کەرکووک بەڕاستی وەکو بڵێ لە بینی بەرداشی هەرێم و بەغایە لە هەردوو حاڵەتەکە تووشی مەغدوریەتێکی زۆر بووینە. نەوتی کەرکووک کاتێکە لە ڕێ هەرێمەوە سەرفەکرێت بەغاڵێ ئێوە شایستەدارایەکانتان کە پترۆ دۆلارە ئەبێ لە هەرێم وەریگرن. کە کاتێکش ئێمە سەر قسە لەگەڵ هەرێمەکەین کەرکووک جارێ سەر بە بەغایە بێ شایستەدارەکانی بەغا وەکو پارێزگاکانی تر سەرفیکا بووی. کەرکووک بر لە سەرەتاوە لە 2023 تا ئێستا شەڕی کەرکووک شەڕێکی سیاسیە بەڵام بە شێوەی جیاجیا مامەڵی لەگەڵ کراوە لە مادەی 140 دژایەتی کرا لە مادەی لە شێوەی دارایی دژایەتیەکرێت لە تاعینات و دامەزراندن دژایەتیەکرێ لە مەسەلەی پرۆژە گەورەکان وەکو مەسپا و مەتار و ئەو پرۆژە استراتیجیانە محاربەی کەرکووکەکرێ بە هەموو شێوەکان بەڵام ئەساسی مەوزوعەکە مەوزوعی کەرکووک کێشەکەی سیاسیەتاک و سیاسیەن کێشەی کەرکووک یەکلا نەبێتەوە کەرکووک گەر بەم شێوەیە بێت. قەیرانی دارایی کەرکووک لە کاتێکدایە ڕۆژانە زیاتر لە 300,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە لە نەوتی کەرکووک هەناردە دەکرێت. ئەو بڕە 8 ملیۆن دۆلارش کە هەرێم لە بری هەناردەی نەوتی کەرکووک ناردوویەتی لە بەرامبەر هەناردەی ڕۆژانەی نەوت زۆر کەمە و ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش داوای زیاتر دەکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.